و ئێستا تاوتوێ ئەم بابەتە لەگەڵ بەڵێ دکتۆر جەمال عەلی بەڕێوەبەری سەنتەری توێژینەوەی زانکۆی ڕاپەڕین سڵاو لێبێت و ئەم کاتە و باش هیوادارم زۆر باش بیسپاس بۆی کە ئەمڕۆ میوانمان بوویت و لەگەڵمانین دکتۆر بەیانی باش بەڵێ بەیانی باش بەیانی باش زۆر سپاس بەیانی ئێوە بینەرانی خۆشەویست باش زۆر سپاس دکتۆر با باسێک لەوە بکەین تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی زانکۆکە بووە واتە زانکۆی ڕاپەڕین بەڵێ بێگومان بە سوپاسێکی بێپایانەوە هەروەکو پێش و ئێستاش کە درێژکراوەی سیاسەتی حەشیمانەی خوا لێ خۆش بوو مام جەلال ئێستاش بە سەرۆکایەتی بەڕێز کاک پاوڵ جەلال تاڵەبانی سەرۆکیی نیشتیمانی کوردستان ئەم سیاسەتە بەردەوامە لە پاڵپشتیکردن و هاوکاریکردنی زانکۆکان خۆشبەختانە پار بە هاوکاری بەڕێزیان و لە ڕێگای ڕێخستنی ئەوەی پێویست بۆ ئەم بابەتە توانیمان ئەترافی زانکۆکە وەربگرین بەهۆی جێبەجێکردنی ڕێکارە پێویستیەکانی وەرگرتنی دانپێدانان لە بەغدا ئەمە یەکێک بوو لە بە نرخترین و گرنگترین هاوکاریەکانی بەڕێزیان بۆ زانکۆی ڕاپەڕین بە تایبەتی و هەروەها لە ماوەی ساڵانی ڕابردووش بەڕێزیان لە ڕێگای هاوکاری تایبەتەوە و لە ڕێگای برای بەڕێزمان دکتۆر هاوڕە شێخدار و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرتاپای بەشە ناخۆیەکانی زانکۆمانیان نۆژەن کردەوە ئەوە دوا بە دوای ئەوەش هەستان بە دابینکردنی چەند پێداویستێتی تایبەت و قیرکردنی هەردوو گەراجەکانی بەردەم سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین و گەراجی مامۆستاکانیش بێگومان هاوکاریەکان هەر بەردەوامن بۆ ئەم ساڵیش بەڵێ بۆ ئەم ساڵیش لە سەرەتای دەستپێکردنی خوێندنەوە دووبارە بەڕێزیان دەستی کەرەمیان درێژ کردەوە بۆ هێنانی کۆمەڵێک زۆر پێداویستی بۆ هەردوو بەشە ناخۆیەکانی کسان و کوڕان لە بێد و جلشۆر و تەباخ و ئیتر ئەو پێداویستیانەی کە بۆ بەشە ناوخۆیەکان پێویستە. باشە کاک دکتۆرە خۆت بەڕێزت ئاماژەت پێەیە ئەمە یەکەم جار نییە سەرۆکی یەکێتی پێشتریش چەندین جار هاوکاری زانکۆی ڕاپەڕین و تاوی زانکۆکانی تر هەرێمی کوردستانی کردو بە بێت جیاوازی ئەوەی کە باست کرد جگە لە هاوکاری بۆ بەشە ناوخۆیەکان ئەی وردەکاری تر هاوکاری زانکۆی ڕاپەڕین کراوە بۆ نمونە لە بواری نۆژەنکردنەوە یاخود دابینکردنی پێداویستێت جۆرا و جۆرەکان بۆ زانکۆی ڕاپەڕین؟ بەڵێ بێگومان هەر لە چوارچێوەی سیاسەتی هاوکاریکردنی زانکۆکان بەگشتی و زانکۆی ڕاپەڕین بە تایبەتی ئێمە ڕاستە جیاواز لە زانکۆ گەورەکان توانیمانە بەردەوام تەمیلێکی جیاواز بۆ هەندێک پێداویستی وەکو وانەبێژی سەردانی مامۆستایان خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی ئەو داهاتایی کە خۆمان هەمانە توانیوانە زۆربەی ئەو پێداویستیانەی کە بۆ خوێندن و ساڵی خوێندنێکی دیاریکراوە ئامادە دەکرێن لە توێژینەوەی زانستی لە بەهێنانی مامۆستایانی سەردان و لە وانەبێژی مامۆستایان هەمومان بۆ دابین کراوە بە هاوکاری تایبەتیش بۆ خوێندکاران وەکو ئەنجامدانی گەشتی جیاواز بۆیان و پێشکەشکردنی هاوکاری تایبەت بە خوێندکارانی کەم دەرامەت لە ڕێگای کۆمەڵێک دەستگای کۆمەکردنەوە بەردەوام بوون لە هاوکاریکردنی مامۆسایان و خوێندکاران و سەرۆکایەتی زانکۆی ڕاپەڕین بە سوپاسەوە بێگومان. بەڵێ دکتۆر ئەم زانکۆی لە ساڵی 2010 دامەزراوە و چەندین ساڵە ئەم گۆڕانکاریانە هێوەیەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی کردووە بە پشبەستن بۆ پاڵپشتێ و ئەو پێشکەشکردنی خزمەت گوزاریانەی کە پێشکەش کراوە بەم زانکۆیە لە چه ئاستێکایی بینی؟ بەڵێ بێگومان خۆشبەختانە زانکۆی ڕاپەڕین لە ئاستە ناوخۆیەکان و جیهانیەکان زۆر بەرە و پێشچووە کاروانی بەرەو پێشچوونیشی دەگەڕێتەوە پاڵپشتی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک قوبات تاڵەبانی کە بەردەوام هاوکارمان بۆ لە بەرەو پێشبردننی زانکۆکە و پشتیوانی کردوین لە کردنەوەی بەشی تازە کە لەگەڵ
هەلی کار و بازاری کاری وڵاتەکەمان و ناوچەکە بێتەوە. بێگومان لە ئێستادا ڕانکی زانکۆی ڕاپەڕین لە ئاستی نێودەوڵەتیدا بە بەراورد بە ساڵانی پێشوو لە ئەو ماوەکەمەی تەمەنیدا لە ئاستێکی باشدایە. ئەگەر بگەڕینەوە بێم و بۆ مێژووی زانکۆ پێشکەوتەکانی جیهان هیچ کاتێک لەو تەمەنە بچووکەی خۆیاندا لەو ئاستەدا نەبوون، هەم لەسەر ئاستی ناوخۆیی و ئیقلیمی و نێودەوڵەتی هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو بێگومان جێگەی دڵخۆشی و هەمووشی دەگەڕێتەوە بۆ ئەو پاڵپشتی و سەپۆرتە تایبەتەی کە لە لایەن حیزبی شەهیدان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ زانکۆکە بە بەردەوامی هەیە. بەڵێ دکتۆر، لەگەڵ هاوکاریە بەردەوامەکانی سەرۆک باوەڵ و کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زانکۆی ڕاپەڕین یاخود زانکۆکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکانیش هاوکاری زانکۆکان بکەن؟ بەڵێ بێگومان بە تەکید زۆر گرنگە کە خوێنکاران و دەرچوانی زانکۆکان بەگشتی و زانکۆی ڕاپەڕین بە تایبەتی جیلی داهاتووی وڵاتەکەمانن. احتیمام و بایەخی هەر پارتێکی سیاسی بۆیان دروستکردنی جیلێکی داهاتوو باشە بۆ وڵاتەکە بەگشتی و لایەنی پەیوەندیدارەکان کە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێنی باڵا پێویستە لە سەپۆرتکردنی زانکۆکان بەردەوام بن. لەبەرچی هۆکارەکەی ئەوەیە دەرچوانی ئەم زانکۆیانە دەگەڕێنەوە ناو بازاڕی کاری وڵاتەکەمان. ئەگەر کواڵەتی و ئاستی ئەوان باش نەبێت بێگومان ڕەنگە ئەمە کاریگەری لەسەر کواڵەتی و ئیشەکانی ناو وڵاتەکەمان و پێداویستیەکانی وڵاتەکەمان کاریگەریشی ڕاستەخۆی لەسەر دروست دەبێت ئەگەر دەرچوان و کارمەندەکانی ئەو سکیل و کارامانەی پێویستن بۆ بازاڕی کار لە ڕێگای زانکۆکانەوە نەتوانن بەدەستی بێنن. بۆیە احتیمام پێدان و بایەخدان بە تایبەتی بە زانکۆکان لەلایەن دام و دەستگا بەرپرسەکانەوە پێویستە و بێگومان بەبێ جیاوازیش دەبێ ئەم کارە ئەنجام بدرێت. بەڵێ دکتۆر، لە ڕابردوودا لە چەند سیمینارە و پانێڵێکدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها جێگری حکوومەت قوبات تاڵبانی لە چەند سیمینارێکا لە زانکۆی ڕاپەڕین ئامادەیان هەبوو. ئەمە تا چەند گرنگ و بە پاڵپشتی دەزانی بۆ زانکۆکە؟ بێگومان ئامادەبوونی بەڕێزیان لە زانکۆمان پاڵپشتێکی گەورە و گرنگ بوو بۆ زانکۆمان بە تایبەتی لەوەی کە گەنجانی دەڤەری ڕاپەڕین هەست بە ئەو دەرچوەکانیان و مامۆستایان و ستاف و خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین هەست بە پاڵپشتی و سەپۆرتێکی گەورە دەکەن و کاتێک کە بەرپرسێکی وەکو بەڕێزیان هەم سەرۆکیەکی نیشتیمانی کوردستان کاک پاڤڵ جەلال تاڵەبانی و کاقوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت و ئامادەیان هەبووە لە زانکۆکەمان و لە سمینار و لە گفتوگۆکانیان لەگەڵ خوێنکاران لەگەڵ مامۆستایان و ئەنجومەنی زانکۆ سەپۆرت و پاڵپشتێکی زۆر زۆر گەورەی بۆ داناون و ئەمە وای کردووە کە لە سیاست و لە پۆلیسی درێژخایەنی خۆیان بۆ دۆزینەوەی هەلیکار و تێکەڵبوونی زانکۆ بە کۆمەڵگا بەردەوام بن بە سەپۆرت و پاڵپشتێکی بەهێزتر و گەورەترەوە بە ئامادەبوون و حزوری جەنابیان لە زانکۆکەماندا. بەڵێ دکتۆر، هاوکاریە مادی و معنیوە بەردەوامەکانی سەرۆک باوەڵ لەگەڵ کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەبوو بۆ ئەوەی کە خوێندکاری زیاتر لە زانکۆی ڕاپەڕین وەرگیرێ یاخود بەشی نوێ لە زانکۆی ڕاپەڕین بکرێتەوە یان جگە لەوەش تا چەند ئەمە کاریگەریە بۆ بۆی کە زانکۆی ڕاپەڕین کە سەرباری تەمەنە کورتەکەی بەڵام چەندین سیمینار و وەرکشۆپی و ئەنجام داوە بە ئامادەبوونی کەسانی بیانی بێت یاخود کەسانی ئەکادمی بێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی ئەم پاڵپشتیە بەردەوامانەی سەرۆکیەتی تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەمانە؟ بەڵێ بێگومان کاریگەری ڕاستەوە خۆی هەبووە لە هەم کاریگەری معنەوی هەم پاڵپشتی معنەویەکە و پاڵپشتە داراییەکە وای کردووە کە ئێمە تا حدێک دەستکراوە بین لەوەی بانگهێشتی زانکۆکانی دەرەوە بکەین. ئێستا ئێمە خۆشبەختانە وەک زانکۆی ڕاپەڕین
پرۆگرامێکی هاوبەشمان لەگەڵ زانکۆی کێنت لە ویلایەتی ئۆهایۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە کە لە ڕێگای ئەوە توانی ومانە 4 خوێندکاری دکتۆرا لە پرۆگرامێکی هاوبەشدا بەشداری پێ بکەین و کە لە 2 ساڵی داهاتوو بەرهەمەکەی دەردەکەوێت بەوەی کە تەخەڕوز دەکەن و بڕوانامەی دکتۆرای هاوبەش لە بینی دوو زانکۆکە بەدەستدێنن. هەر لەم چوارچێوەیەدا ئێمە بۆ توێژینەوەی زانستی و گرنگیدان بە کەش و هەوای ناوچەکە و کەش و هەوای جیهان بەگشتی پرۆگرامێک و ریسێرچ پرۆژێکتێکی هاوبەشمان لەگەڵ هەمان زانکۆ هەیە لەسەر ئاوی و ئاو هەوای ناوچەکە بەم زوانە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. هەر لەم چوارچێوەیەدا سەپۆرت و هاوکاری بەڕێزیان وای کردووە کە ئێمە دەستکراوە بین لە هێنانی زانکۆکانی دەرەوە دروستکردنی عیلاقێکی پتە و لەگەڵیان کامەش بۆتە هۆی ئەوەی ئێمە لە ناوچەکەمان بکەین کە کرانەوەیکی تەواوەتی دروست بێت بەڕووی ڕێکخرا و کۆمپانیە جیهانیەکاندا لە هەندێک بواری دیاریکراوی وەکو ژینگە وەکو توێژینەوە لە بواری کۆچکردن کە بەداخەوە کۆچکردن یەکێکە لەو کێشانەی کە ناوچەی ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین بە تایبەتی گیرۆدەیە پێوە بۆیە زانکۆمان وەکو هەستێکی بەرپرسیارەتی و بە سەپۆرتی بەڕێزان کاک پاڤڵ جەلال تاڵەبانی و کاخوبا تاڵەبانی لەم پرسەدا ویستویانەتی توێژینەوەیکی کۆمەڵێک توێژینەوەی تایبەت ئەنجام بدات. خۆشبەختانە لە ساڵانی ڕابردوو لەگەڵ ڕێکخراوی سیتس ئێمە توێژینەوەیکی هاوبەشمان لەسەر ئاستی کوردستان ئەنجامدا بۆ بەدواداچوون بە کێشەی کۆچکردن و گەنجان. دیارە ئەمەش هەمووی بۆ ئەو سەپۆرت و پاڵپشتێ دەگەڕێتەوە کە زانکۆی ڕاپەڕین بە بەردەوامی پێدەگات لەلایەن بەرپرسە باڵەکانی حزبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بەڵێ دکتۆر جیا لە خزمەتگوزاریە گشتیەکان بۆ زانکۆکە لەسەر ئاستی تاک سەرۆک باڤڵ لە ڕابردوودا یارمەتی خوێندکارێکیدا کە نەخۆش بوو بە نەخۆشیێکی تایبەت بە ینی دروستکردن یاخود پێدانی پارە و بودجەی پێویست بۆ ئەو خوێندکارە بۆی کە لەم نەخۆشیە ڕزگاری بێتەوە بگەڕێتەوە بۆ خوێندنەکەی و درێژە بە خوێندنەکەی بدامە تا چەند بە گرنگی دەزانیت نەک تەنها لەسەر ئاستی گشتی لەسەر ئاستی تاکیش گرنگی دەدات. بەڵێ ئەمە دیارە ئاماژەی زۆر دڵخۆشکەر و تایبەتن لەلایەن بەڕێزیانەوە کە ئەو هەروەکو بەڕێزت فەرمووت جگە لە ئێحتیمام و بایەغدانی گشتی خۆی لەسەر ئاستی تاک ئامادەیە بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە خاوەنی پێداویستی تایبەتن یاخود پێداویستێکی زۆر گرنگیان هەیە بۆ ئەوەی بگەن بە ژیانێکی شایستە و درێژە بە خوێندنیان بدەن کە مافێکی سەرەتایی خۆیانە. ئەمە دیارە بایەغدانی تایبەتی و گەورەی بەڕێزیان و دووربینی بەڕێزیان و هەست و سۆزی تایبەتیان بەرامبەر ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان ئەمەش نیشانەی کەسانی سەرکردە و ئاست بەرزیە لە بەڕێوەبردن و ئیحتیمامی تایبەت کە درێژکراوەی سیاسەتە حەکیمەکانی خوالی خۆش بوو هەواڵ مامجەلالە کەویش بەردەوام هەوڵی دەدا دەستی کەسانی تایبەت بگرێت بۆ هاوکاریکردنیان و درێژەدان بە خوێندن و ئیش و کارەکانی تایبەتی خۆیان. ئەمە جگە لە ئاستی گشتی کە بەردەوام بایەخ و هاوکاریان پێشکەش کردو. بەڵێ دکتۆر بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ خوێندکار زیاتر وەرگیراوە یاخود کەمتر وەرگیراوە ئەم ساڵ بەشی نوێ کراوەتەوە یان بەنیازن بۆ ساڵی خوێندنی 2026 بۆ 2027 بەشی تازە بکەنەوە بە شێوەیەکی گشتی پلانتان چییە؟ بەڵێ بێگومان لە دوای وەرگرتنی ئەتراف لە وەزارەتی خوێنی باڵای مرکزی لە بەغدا ژمارەی خوێندکارانمان لە زانکۆی ڕاپەڕین زیادی کردووە و زیادی ژەکات بە بەردەوامی و هەروەها ئێمە ساڵی پار 3 بەشی تازەمان کردەوە ئەم ساڵیش بەشێکی تازەمان لە کۆلێژی
ئەندازیارێک شتوکاڵیەکان بە ناوی ڕووەکە سروشتیەکان بەکارهێنانی ڕووەکە سروشتیەکان بێگومان ئامانجی ئەم بەشە پێگەیاندنی کادیرە لە بواری بەکارهێنانەوەی ئەم گژ و گیانی کە لە ناوچەکەماندا هەن بە شێوەیەکی زانستی لە دەرمان و چارەسەردا بۆ کۆمەڵێک بابەت. دیارە خۆشبەختانە بڕێشی زۆر خوێنکار بایەخیان هەبوو بۆ ئەم بەشە و پەیوەندیان کردو و ئیتر چاوەڕوانین لە 4 ساڵی داهاتوودا دەرچووی هەبێت ئەم بەشە. و پلانی زانکۆی ڕاپەڕین بۆ کردنەوەی بەشی نوێ و تازە بەردەوام لە نوێبوونەوەدایە بەداخەوە هەندێک لە بەشەکانمان لە ڕۆئیا و لە ڤیژنی ئێمەدا هەیە لە ساڵانی داهاتوو ئەم بەشانە بەداخەوە بەهۆی کەمبوونەوەی خواستی خوێنکار نەک ئێمە بمانەوێت ئەم بەشانە بە قەست کۆتایی پێبێن نەخێت. ئێمە پلانەکەمان ئەوەیە کە لە ساڵانی داهاتوو ئەم بەشانە خواستی خوێنکار کە کەرەستەی کردنەوەی هەر بەشێکی زانستیە نەبێت ئێمە ناتوانین بەردەوام بین، بەڵام لەکردنەوەی بەشی تازەدا پلانمان هەیە کە لە کۆلێژی ئەندازیاری بەشی ڕۆبۆتیکس بکەینەوە کە یەکێکە لە پێشکەوتووترین و باشترین بەشەکانی جیهان لە ئێستادا. بەڵێ دکتۆر جەمال عەلی بەڕێوەبەری سەنتەری توێژینەوەی زانکۆی ڕاپەڕین دووبارە سوپاس کە لەگەڵمان بووین بەیانە. سەرکەوتوو بن دەستخۆش.